ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕزایەتی خەڵکی گوندی یازی بوڵاغی سەقز دژ بە چالاکی معدان، دەست بە سەرکردنی سێ هاوڵاتی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە بۆکان، سەپاندنی سزای زیندان بەسەر محەممەد ڕەزا قەیتەرانی لە مەهاباد، بێبەشکردنی بەنجکراوێکی کورد لە دەرمان لە زیندانی ئێڤین، ناڕوونی چارەنووسی لوقمان زەنگی لە گرتووخانەی دەسەڵاتی ورمێ، کۆبوونەوەی خانشینکراوانی خوزستان لە ئاهواز، چوارەمین ڕۆژی کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی مخابرات و کۆبوونەوەی ئێرانیانی دانیشتووی فەڕەنسا لە پاریس. درێژە هەواڵەکان. ناڕزایەتی خەڵکی گوندی یازی بوڵاغی سەقز دژ بە چالاکی معدەن. ڕۆژی چوارشەممە چواری ڕەزبەری 1403 دانیشتوانی گوندی یازی بوڵاغی سەر بە شاری سەقز دژ بە چالاکی معدەنکارەکان لەو ناوچە ناڕزایەتیان دەربڕی. بەپێ هەواڵی گەیشتوو دانیشتوانی گوندی یازی بوڵاغی و ئەحمەد داوای سەر بە شاری سەقز لە بەرزەم شەرکەتێکی چالاک لە معدەنی بالوقایە کۆبوونەوە و کارمەندانی ئەو شرکەتەیان ناچار بە داخستنی معدەنەکە کرد. بە وتەی چالاکانی مەدەنی، شرکەتەکانی چالاک لە کاروباری معدەن لە ژێرناوی دەرهێنانی ئاسن شوێنەوارە مێژوویەکانی هەڵئەکۆڵن و لە ناویان دەبن. ڕۆژی ڕابردوو خەڵکی گوندی یازی بوڵاغی پاش تێگەیشتن لە مەبەستی بەڕێوەبەرانی شرکەت ڕێگەیان لە کار و چالاکیەکانیان گرتووە و بەڕێوەبەرانی شرکەتیان لە ناوچەکە وەدەرناوە. دەست بە سەرکردنی سێ هاوڵاتی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە بۆکان. ڕۆژی چوارشەممە چواری ڕەزبەری 1403 سێ هاوڵاتی بەناوەکانی سروە شیری تەمەن 22 ساڵ، پەیمان شیری تەمەن 19 ساڵ و فەردین شیری خەڵکی گوندی تەرەغەی سەر بە شاری بۆکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کران. بە وتەی سەرچاوێکی ئاگادار، هێزە ئەمنیەکان بەبێ بەڵگەی یاسایی هێرشیان کردووەتە سەر گوندی تەرەغە و ئەو سێ هاوڵاتیان دەست بەسەر و بۆمبەستی لێپرسینەوە بۆ یەکێک لە گرتووخانە ئەمنیەکانی شاری وەرمێ گواستووەتەوە. شاینی باسەکە سروە شیری و پەیمان شیری خوشک و برای یەکن و فەردین شیری ئامۆزایانە. هەتا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانەی خراونەتە باڵ دۆسیەکەیان لەبەردەستانیە. سەپاندنی سزای زیندان بەسەر محەممەد ڕەزا قەیتەرانی لە مەهاباد. محەممەد ڕەزا قەیتەرانی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری مەهاباد لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابیە و شارە بە سەرۆکایەتی قازی دووسی بە 6 مانگ زیندان مەحکوم کرا. محەممەد ڕەزا قەیتەرانی لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینا لە شاری مەهاباد و لە ڕێکەوتی یەکی ڕەزبەری 1401 لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. ئەو شارۆمەندە پاش ماوەیەک ئەشکەنجە و ئازار بە دانانی وەسێقە ئازادکرا، جاری دووهەم و لە ڕێکەوتی 21 پوشپەڕی 1403 ئەو شارۆمەندە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێندرا و 15 گەلاوێژی ئەم ساڵ بە دانانی وەسێقە ئازادکرا. ناوبراو ڕۆژی سێشەممە 3 ڕەزبەری 1403 لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی مەهاباد بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبەنێرەکانی ڕژیم بە 6 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. بێبەشکردنی بەنجکراوێکی کورد لە جەرمان لە زیندانی ئێڤین. بەپێ راپۆرتی ناوەندی مافی مرۆڤی ئێران، بەرپرسانی زیندانی ئێڤین عەلی بەخشیایی دیار بەنجکراوی سیاسی کوردی خەڵکی شارستانی دەرەگەزی سەربەوستانی خۆراسانی ڕەزەویان لە دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەش کردووە. عەلی بەخشایی چالاکی کرێکاری و مەدەنی خەڵکی شارستانی دەرەگەز لە ڕێکەوتی پەنجی ڕێبەندانی 1397 لەلایەن وەزارەتی ئیسلاحاتەوە دەست بەسەر و بۆ بەندی 2 ئەلفی زیندانی ئێڤین ڕاگوێزرا. ناوبراو دواتر لەلایەن دەستگای قەزای کۆماری ئیسلامیە و بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام و
پێکهێنانی گروپ بۆ چێکدانی یاسایشی وڵات بە 5 ساڵ زیندان مەحکوم کرا. ڕۆژی ڕابردوو ئەو بەنجکراوە سیاسیە باری تەندروستی تێکچوو، بەڵام بەرپرسانی زیندان ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە جەرمان و گواستنەوە بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان بێبەش کردووە. ناڕوونی چارەنووسی لوقمان زەنگی لە گرتووخانەی سڵاتی ئۆرمێ. ماوەیە 22 ڕۆژ بەسەر کاتی ڕفاندنی لوقمان زەنگی هاوڵاتی خەڵکی گۆندی کانی سوورەکەی سەر بە شارستانی شنۆ تێپەڕ دەبێت، بەڵام هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. بەیانی چوارشەممە 14 خەرمانانی 1403 لوقمان زەنگی لە هێرشی هێزەمنیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی لە گۆندی کانی سوورەکی شنۆ دەست بەسەر و بۆ گرتووخانەی سڵاتی سوپای ئۆرمێ ڕاگوێزرا. ماوەی 22 ڕۆژە و هاوڵاتیە بێسەر و شوێن کراوە و بە دووەداچوونی بنەماڵەکەی تا بامڕۆ بەیاکا ماوەتەوە. شایانی باسەکە هێشتا هۆکاری دەست بەسەرکردنیە و هاوڵاتیە ڕوون نەکراوەتەوە. کۆبوونەوەی خانشینکراوانی خوزستان لە ئاهواز. ڕۆژی چوارشەممە 4 ڕەزبەری 1403 خانشینکراوانی تامین نیشتیماعی لە شارەکانی باوی، سوسنگرد، حەمیدیە و کارون خۆیان گەیاندە ئاهواز و دژ بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان خانشینکراوانی ناڕازی لە بەردەم دەفتەری کانونی خانشینکراوانی تامین نیشتیماعی ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری وەلانانی بیمەی ئاتیە سازان و بەکردەوە دەرهاتنی مادەی 54 تامین نیشتیماعی بۆ دابینکردنی دەرمانی خۆڕایی و هەروەها بەڕێوەچوونی بڕگەکانی 96 و 111 یاسای تامین نیشتیماعی بوون. چوارەمین ڕۆژی کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی مخابرات لە تەورێز. ڕۆژی چوارشەممە 4 ڕەزبەری 1403 کرێکارانی ڕەسمی شاغەڵ لە مخابراتی تەورێز بۆ چوارەمین ڕۆژی بەردەوام لە محەوەتەی ئەو ڕێکخراوەیە کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داواکاریەکانیان بوون. کرێکارانی ڕەسمی بەشدار لەو کۆبوونەوە خوازیاری پێدانی جاخوازیە دواخراوەکان، پێدانی حەقدەستەکان لە کاتی خۆیدا، پێدانی مەزایە بڕاوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و بەهرەمەندبوون لە خزمەتگوزاریەکانی ڕێکخراوی مخابراتی ئێران بوون. درێژەی سەرکوتی بەهاییەکان لە ئێران. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 2 شارۆمەندی بەهایی خەڵکی گۆرگان بەناوەکانی شاهین موەددەت و سوودابە مەهدی نەژاد ڕۆژی چوارشەممە 4 ڕەزبەر لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکراون و هاوکات جەلەسەی دادگایکردنی 15 شارۆمەندی بەهای دیکە لە شاری ئیسفەهان بەڕێوەچووە. بە پێزانیاریەکان شاهین موەددەت و سوودابە مەهدی نەژاد لە هێرشی هێزەمنیەکان بۆ سەر ماڵەکەیان لە شاری گۆرگان دەست بەسەرکراون و دەست بەسەر کەلوپەلە شەخسیەکانیان داگیراوە. هاوکات دووهەمین جەلەسەی دادگایکردنی 15 شارۆمەندی بەهای خەڵکی ئیسفەهان بە ناوەکانی مۆژگان، پورشەفی ئەردەستانی، نەسرین خادمی قەهەر قەرەخی، ئازیتا ڕەزوانی، شوعلە ئاشووری، مۆژدە بەهامین، بۆشرا مۆتەهەر، سارا شەکیب، سەمیرا شەکیب، ڕۆیا ئازادخۆش، نووشین هێمەت، شورەنگیز بەهامین، ساناز ڕاستە، مریەم خۆرسەندی، فەرخۆندە ڕەزوانپەی و فیروزە ڕاستی نەژاد لە لەقیەکی دادگای ئینقلابی ئیسفەهان بەڕێوەچووە. یانەدەستان و برینداربوونی 8 کرێکار بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار. بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار 8 کرێکار تووشی ڕوودا بوون کە لە ئەنجامی ئەو ڕووداوانە 2 کەس گیانیان نەدەستا و 6 کرێکاری دیکەش کە چواريان ئەندامی ڕێکخراوی ئاگرکوژێنەوەن بریندار بوون. بەپێ راپۆرتەکان شۆفێری لۆدرێک لە کاتی کارکردن لە معدەنی بەردی نەهاوەند و کرێکارێکی بیناسازی لە سەڵماس بەهۆی کەوتنە خوارەوە لە بەرزایی گیانیان لەدەستەوە. ڕۆژی چوارشەممە 4 ئەندامی ڕێکخراوی ئاگرکوژێنەوە لە کاتی کنترۆلکردنی ئاگری بازاڕی کۆنی دوورگەی قشم تووشی ڕوودا بوون و بۆ هۆیەوە گوازرانەوە بۆ نەخۆشخانە.
لە ڕووزاوێکی دیکەدا لە شاری ئیلام دوو کرێکاری بیناسازی لە بەرزایی کۆچنە خوارەوە و بریندار بوون. کۆبوونەوەی ئێرانیانی زانیشتووی فەڕەنسا لە پاریس. ڕۆژی چوارشەممە 4 ڕەزبەری 1403 کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی فەڕەنسا هاوڕێ لەگەڵ چالاکوانانی خەڵکیە وڵاتە لە شاری پاریس کۆبوونەوە و خوازیاری ئازادی شارۆمەندانی فەڕەنسەوی بەندکراو لە ئێران بوون. بەشداربووانی ئەو کۆبوونەوە بە بەدەستەوەگرتنی وێنەی ژاک پاری، سیسیل کۆهلێر و ئۆلیڤیا دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامیان بە توندی شەرمەزار کرد. ئامادەبووانی ئەو چالاکیە دەوایان لە دەوڵەتی ئەمانوئێل ماکرۆن کرد هەوڵەکانی بۆ ئازادکردنی ئەو سێ شارۆمەندە چڕچڕ بکاتەوە. سیسیل کۆهلێر و ژاک پاری دوو چالاکی سنفی فەرهەنگیانی فەڕەنسن کە لە کاتی گەشتکردن بۆ ئێران لەلایەن وەزارەتی ئیسلاحاتەوە دەست بەسەر و بە تێکدانی ئەمنیەتی وڵات لە ڕێگەی هاندانی معالیمان بۆ کۆبوونەوە و هاوکاری لەگەڵ دەوڵەتە دژبەرەکانی کۆماری ئیسلامی تۆمەتبار و زیندانی کران. دووە هەواڵ کۆبوونەوەی سەدان کەس لە ئیسپانیا بۆ پشتیوانی لە خەڵکی لۆبنان و فەلەستین. ڕۆژی چوارشەممە 4 ڕەزبەر سەدان کەس بۆ پشتیوانی لە خەڵکی لۆبنان و فەلەستین لە ناوەندی شاری مادریت پایتەختی ئیسپانیا کۆبوونەوە و بە بەرزکردنەوەی پلاکارد و وتنەوەی دروشم هێرشەکانی ئیسرائیلیان شەرمەزار کرد. بە وتەی وەزارەتی تەندروستی لۆبنان لە 24 کاتژمێری ڕابردوودا بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرە وڵاتە بەلانی کەم 72 کەس کوژران و 354 کەسی دیکەش بریندار بوون. لە بورزمانەکانی باشووری لۆبنان لە چەند ڕۆژی ڕابردوودا بە گشتی 558 کەس گیانیان نەدەستاوە کە 94 کەسیان ژن و 50 کەسیان منداڵ بوون. ڕۆژی ڕابردوو چەند وڵاتی ئەوروپایی هاوڕێی لەگەڵ ئەمریکا بڕیارنامەیەکیان بۆ ئاگربەستی 21 ڕۆژە بە نەچەوە یەکگرتووەکان پێشنیار کردووە و ئەگەر پەسەند بکرێت هەوڵەکان بۆ ڕاگرتنی شەڕێکی گەورەی ناوچەئی دەست پێ دەکات. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.